من محەممەد عابید خاوەنی شەتڵگەی سوڵتان دیارە ئێمە وەرزەکان بەپێی وەرزەکان خەڵک گرنگی بە گوڵ و نەمامەیە خاصەتەن لە وەرزی بەهارە پرفرۆشترینمان لە وەرزی بەهارایە ئەویشی دەرەوەیە دواتر بەپێی وەرزەکان شتەکان ئەگۆڕێت فرۆشەکان ئەگۆڕێت بۆ نمونە وەرزی هاوین زیاتر خەڵک تەڵەبی لەسەر شتی ژوورەوەیە لە وەرزی پاییزا خەڵکتر دووبارە دەزگاتەوە بە شتی دەرەوە بەدار بە نەمان بە گوڵ بەڵام لە وەرزی هاوینە زیاتر تەڵاب لەسەر شتی ژوورەوە و ئینجانە و گوڵ و گەڵای ناوماڵ هەیە بەعام گوڵەکانی ژوورەوانێ تەڵەبیان زۆر لەسەرە بەڵام ئەوەی کە زیاتر خەڵک حەزی لێ بێرێ ئێستاە مۆنستێرایە زامبیایە کەلاسیایە دەرەسینیایە جلد نمرە پێقازە لابلابە ئەمانە پڕفرۆشترینن خەڵک زیاتر تەڵەبیان لەسەرەتی و ئەو خەڵکیش هەیە یعنی کە بەدوای شتی ناوازایە گەڕێیان شتی دەگمەن کە تازە دروست یەتە وڵاتەکەی ئێمەوانێ خەڵک هەیە بە دوای شتانەیە گەڕێ زۆربەی ئەو شتانەی لە ماڵەکەیەتی یان کە لە لای ئێمە هەیەی لە ماڵەکەی خۆیان بەڵام شتی تازەی حەزدەیە ئەوانەش ئەگەڕێن بە دوایە کەمن بەڵام زیاتر پڕفرۆشترینمان ئەو شتانە بوو کە پێم وتی کە باسمان کرد ئەو شتانەی کە بۆ نمونە غەریبن یان لە لای ئێمە دەگمەنن بە پێی هەفتانە هەیان بە مانگانە ئێمە مانگی دوو جاریان هەفتانە باری تازەمان بۆیە بۆ نمونە هۆڵندیە تورکی ئەمانە جاری وا هەیە شتی ناوازەی تیا شتی دەگمەنی تیا بۆ نمونە ئێستا کە هەبێ مێدینی لایە گوڵێکی جوانەگرێ شۆڕە بێتەوە گەڵایەکی گەورەی قایمی هەیە شتێکی ناوازەیە و دەگمەنە لە ئێستاە گەڵای نوێ گەڵای تازە ئەمە هەفتانە دووبارە بێتەوانە ینی هەفتانە هەیە شتی تازەی تیا شتی ناوازەی تایە لە پێیجەکەی خۆماندا بەزێن خەڵک زوو تەڵەبیەکە دەڵێەوە مەوێ بۆم دانێ بۆم حیجزکە نامێنێ شتی ژوورەوە بەعام شتی ناو ماڵ ئێرانی هەیە هۆڵندی هەیە تورکی هەیە زیاتریش ئەوانەی کە زیاتر خەڵک حەزی لێتی تورکی هۆڵندیەکە خەڵک زۆر حەزی لێتی بە حکمیەوەی شتێکی جوانە گەڵایەکی بە مڕەتەبیەتە ئێرە شتی ئێرانیش خواستی لەسرە بەڵامەوەی زۆر مڕەتەب نییە زۆر جوان نییە ئەو زەوقەی لەسەر نییە کە خەڵک زیاتر بۆ نمونە بە چاو تورکی هۆڵندیەکەوانێ حەزی لێتی زۆرترین مشکیلە بۆ ئینجانە گۆڕین کە خەڵک تووشیە بێت نازانێت چۆن ئینجانەکانی ماڵەوەی بگۆڕێت یان چۆن بیکاتە ئینجانەیەکەوانێک کە ئەو گوڵە پێویستی پێبێت تۆ ئینجانەیەگەکری لە شەتڵگەیەکە یان لە لای ئێمەش ئینجانەیەگەکڕی گەڵایەگەکڕی تۆ پێویست ناکە ئینجانێکی زۆر گەورەی بۆ دانێ ئینجانێکی خەبارە گەورە دووەنە سێوەنە چوارەوەی خۆی ببێت خراپە چونکە گوڵەکە ئەخینچێتی هەیە ئەوەنەی ئەوتەیەکی ئەخینچێ هەوای بۆ ناچێت ئۆکسجینی بۆ ناچێت ئەخینچێ ئەبێت ئەو گەڵایی کە تەیەکەی ئەو ئینجانەی ئەو گوڵەکە گۆڕی ئینجانەکە دوو ئەوەنێ و ئینجانەی بێکەتیات ئێستا بۆ نمونە ئێمە ئینجانەیەکمان هەیە ئەم مەتاتە تۆ پێویست ناکە ئینجانەیەک لەمە گەورەتری بۆ دابنەی بڵێ وەڵای یەک جارە بەڵام خراپە ئینجانەیەک دوو وەنەی خۆی ببێت عیبی نییە هەم ئۆکسجین تیا هاتوچۆکە هەمیش بۆ گوڵەکە باشترە وردە لەگەڵ گەورەبوونیە ئینجانە توانی بۆی بگۆڕیت باشترین شت کە تۆەوەی بەکاربێنی لە کاتی گۆڕینە تێکەڵەیە کە ئێستا بەداخەوانێ خەڵک بۆ ئەوەی پارەکەی لەدەست ینی ڕەزیلیت یا بکە بەس گڵ بەکارێنێ گڵ خراپە گڵ بۆ گوڵی دەرەوە ئابێ تۆ بۆ ژوورەوە تۆ پێویستە بەس بدمۆز بێ تێکەڵەی لیکە لەگەڵ پێرلایتە لەگەڵ پتمۆسەکەیە تێکەڵیکەی ئەمانە ئیسپادەیان چییە؟ ئەمانە ئاوی زیایە نایەڵێ دوو ڕوتوبەتێکگەیا بە گوڵەکە سێ فەتەریات نایەڵێ بەردی لیکە ئیسپادەکانی بەردی دیکە ئۆکسجینێکی باشایە بە گوڵەکە ئاوی زیایە دووبارە ناهێڵێ دایم گوڵەکەش بە شێداری هێڵێتەوانێ ئێستا بۆ نمونە ئێمە ئەگەر ئینجانەیەک بگۆڕین ئەم مەتاتە بکەین ئینجانەیەکی گەورەترەوانێ پێویستە لە بنەکەیە نەختێک بەردی دیکە دابنێ دواتر پتمۆز لەگەڵ پێرلای تا تێکەڵەکە بەباشی ئەبێت ئەمە خۆشی پێرلایتی هەرتیایە بەڵام نسبەیەکی کەم جوان تێکەڵی ئەەکەین
ئەشتوانی هەر بەردی لیکا لەگەڵ ئەمەیە تێکەڵکەی زۆر باشە. دواتر بە قیاس ئینجانەکە گۆڕێ دڵی تێەکەین. ئەم ئینجانەیە کە دەریهێنی وا پێویستەکە زۆر بێهێواشی دەری بێنی بۆ ئەوەی گوڵەکە گەڕەکەەکانی عزێتی نەکە. قیاسەکەی وەرەگرین جوان بەڕێکی تێەکەین و گڵەکەی نەچوار دەوری. ئەمە باشترین تێکەڵە بوو بۆ ئینجانە گۆڕی. دواتر هاوانێکی باشی بۆکەی. زۆر پێویستە کە تۆ ئەو گەڵایە ئەیگۆڕیت هێر ئاوی بکەیت و ئاو بە چواردەوری گەڵاکەیە یان گوڵەکەیە بەڵاوکەیتەوانێ بۆی لە یەک شۆنە نەیخوا بە چواردەوری خۆیە ئاو بخوا.